وەک ڕێکخراوی ڕاگەاندن و ڕووناکبیری ژنان بەخێرهاتنی گەرمی هەریەک لە ئێوەی بەڕێز دەکەین. ڕاگەاندن پانتایی فراوانی ئێمەیە بۆ خەباتکردن لە پێناو بەدیهێنانی عەدالەتی کۆمەڵایەتی کە ئەمەش بە هاوپشتیکردنی یەکتر و هاندانی یەکتر دەبێت. بەوە دەبێت کە کچان و ژنان وەک هەمیشە پێشەنگ بن لە پەرەپێدانی دیدی ژنانە لە ڕووماڵکردن و چەسپاندنی مۆرکی ژنانە پرۆفێشناڵ بوون لە کارەکانیاندا. دەمەوێت سڵاوم بگێنم بە هەر یەک لەو ژنانەی کە ڕێگریە کۆمەڵایەتیەکان عەشقی میدیای لە دڵدا کوشتن. سەریڕێز و نەوازش بۆ هەموو ئەو خانمە خاوەن قەڵەمانەی لە ڕابردوودا بە وشە بەرگریان لە مافەڕەواکان کردووە دادەنەوێنم. ئێوەش دووبارە بەخێر بێن. ڕۆژنامەوانی بە چەند قۆناغێکا ڕۆشتووە داگەیشتۆتە هەموو ئەو پێکاتانەی پەیوەندیکردن لە قسەکردن لە نووسین لە ئاماژەکان هەموو ئەمانە خۆتان نەزانن بە قۆناغێکی دوور و درێژا ڕۆشتووە. ڕۆژنامەوانیش لە پێشە تەنها ڕۆژنامە بووە، رادیۆ و تەلەڤیزۆن قۆناغی دوای ئەوە بوون. ئێمە ئەگەر چڕیکەینەوە لە پارێزگای سلێمانیە یەکەمین ڕۆژنامە کە لە سلێمانی دەرچووە ڕۆژنامەی پێشکەوتن بووە لە زمانی ئینگلیزەکان و هەر ئەوان سەرنووسەر بوون، سەرنووسەری ڕۆژنامەکەیان کردووە و هەندێ لە نووسەرە گەورەکانی کورد بەشدار بوون لەگەڵیانە بێگومان. بەپێی توێژینەوەیەک کە ئەنجاممان داوە، توێژینەوەیەک بابەتی بەکەلۆرۆز بووە، یەکەم ژن کە بابەتی نووسیوە و خۆی ژن بووە و بابەتەکەی ژنان بووە گوزیدە خانم بووە، گوزیدە عەزیز خانم بووە. جارێکی کە لە وتارێکە باسمان کردووە، ئەمیش لە 22 نیسانە بوو، ئەمیش سڵفە 22 نیسان لە 1926 لە لاپەڕەیەکە و لە لاپەڕە دوا تەواوی کردو بابەتێکی لەسەر ژن و تەئسیراتی
لە حیاتی مەدەنیدا بەم بابەتە و تاریکی پێشکەش کردووە. ئێمە ئەمڕۆ ئەم چالاکیەمان بە بۆنەی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی ئەنجامما تایە کۆمەڵێک یا ژمارەیەک لە ژنانی ڕاگەیاندنکاری دەستگاکان و دەرەوەی دەستگاکانەوانی کە بە فریلانس ئیشەکەن بانگێشتمان کردوون بۆ دانیشتنێکی کراوە کە تایە چەند بڕگەیەکی لە خۆ گرتبوو بڕگەی هوەریمان هەبوو مێژووی ڕۆژنامەگەری ژنانیا با بڵێن دەستی قەڵەمی ژن لە ڕاگەیاندنی کوردیدا ئامانجمان لی بەرز نرخاندنی ڕۆڵ و پێگەی ڕاگەیاندنکارانە لە دەستگا میدیایەکان لە کوردستانە و هەروەها وەکو هەمومان ئەزانین ژنانی ڕاگەیاندنکار بە ژمارەیەکی بەرچاو ئێستا ژنمان هەیە ڕاگەیاندنکارە ڕۆڵی گرنگ ئەبینن مەیدانیان کارەکان ئەکەن بەڵام لە ناو دەستگا میدیایەکانە وەکو پێویست توانایان بە هەند وەرنەگیراوە هەتا ئێستاش لە ناو دەستگا میدیایەکانە ژنان تەنها لە چەند کارێکی بواری ڕاگەیاندنیان پێ ئەدرێ بە نمونە پەیامنێری یا سەرنووسەری کە زۆر کەمیشە ئەو پێگەیە لە ناو دەستگا میدیایەکانەوە کوتم پێگە و یا پۆستی کە ناوەندی بڕیار بێت کەمترین موقعیت دراوە بە ژنان ئێمە مەبەستمانە کە لە ڕێگەی ئەم تەجەموعانەوە کە لە داهاتوو شاڕێکراوەکەمان پرۆژەی هەیە تایبەت بە بەرزکردنەوەی توانای ژنانی ڕاگەیاندنکار کە ژنان ئەو بربەستانە بشکێنن بتوانن لە ناوەندەکانی بڕیارە لە پێگە یا با بڵێن موقع هەستیارەکانی ناو دەستگا میدیایەکان بەشداریان هەبێ و ڕۆڵیان هەبێ سەرڕای ئەوەی کە دەستخۆشین بۆ ئەو ژنانە هەیە یانە بواری ڕاگەاندنەوە چونکە خۆی لە خۆیان کاری ڕاگەاندن کارێکی گرانە بە تایبەت لە وڵاتێکی وەکو ئێمەیە ئەگەر بۆ ژن بێ ئەو کارە دوو هەندە و سێ هێندە قورسایی و بەربەست و ئاستەنگ لە بەردەم ژنانی ڕاگەاندن کارە هەیە بەڵام داوایان لێ کەم ژمارەیەکی زۆر لە ژنانی ڕاگەاندن لە ناو دەستگاکانە هەیە ئەیان بینێن ڕووماڵی بابەتەکانەکەن بەڵام وەکو پێویست نەیانتوانیوە دەنگی ژن بن لە ناو ڕاگەاندنی کوردیان نەیانتوانیوە پرسەکانی تایبەت بە ژنانیان کێشە و گرفتەکان داواکاری یا مەسەلەن چالاکیەکانی ژنان ڕووماڵێکی بکەن کە ڕووماڵێک بێژنانە بێ زۆر جار بابەتەکانیان بینین دەستگا ڕاگەیاندنەکان ڕووماڵی ئەکەن بەڵام بە فکرێک یا بە عەقڵیەتێکی پیا و سالاری کە زۆر جان لە ناو کۆمەلگایە کاردانەوەی زۆر نەرێنی ئەبێ لە دوای ئەوەی کە ڕێکخراوەکانی ژنان یا چالاکوانان یا بابەتێکی ژنانە تەختیە ئەکرێ ئەبینین کاردانەوەی کۆمەڵگە زۆر نەرێنیە زۆر بەرەیەکی دژایەتی بەرامبەر بە ژنان ئەکرێتەوە ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە ڕووماڵەکە ڕووماڵێکی ناتەندروست بۆ ڕووماڵێک نەبووە کە لە ئاز داخوازی ژنان و ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان نابێ.